مزگەوتی مەلا حوسێن ناسرا و بە مزگەوتی بەرکێو لە قەزای سەی سادق بەهۆی بوونی ڕێژەیەکی زۆر سەوزای و جوانێکەکەیەوە بۆ بە یەکێک لە مزگەوتە سەرنجڕاکێشەکانی ناوچەکە. کاتێک نوێژخوێنان دەچنە مزگەوتەکە لەگەڵ دیمەنی جوانی درەخت و گوڵ و بوونی فواری ئاو ڕووبەڕوو دەبنەوە. مامۆستای مزگەوتەکە سەرپەرشتی جوانکردنی ژینگەی مزگەوتەکەی کردووە و دەڵێت ئاماجی تەنها ڕەزامەندی خودا و خزمەتکردنە بە نوێژخوێنان. بەڵام ڕۆژانە بە سەدان و بە هەزاران ڕسم و وێنە لە مزگەوتە گیرێ وەکو توراس و مۆزەخانەیەک وایە. مزگەوت ئاراستەی خەڵکەکە لە ڕاستیە تەوجی خەڵکا بۆ شتی باش. ئەگەر مزگەوت خۆی تۆکمە نەبێ وەکو عەرە بەڵێ فاقید و شەی لا یوعطیه، ئەگەر کەسێک شتێکی پێ نەبێ ناتوانێت هیچ ببەخشێ. ئەگەر خەتیبێک لەسەر مینبەر هاوارکە خەڵکی نەباش ژینگەتان با دەوروبەرتان با جوغرافیاتان پاک و تەمیز بێ باش، بەڵام لە هەمان کاتا شوێنەکەی خۆی جوغرافیاکەی خۆی شوێنێکی پیسی پۆخڵ بێەوە نازانم بتوانێت ئاراستەی خەڵکە. لەبەرەوە ئەسڵ وایە مزگەوت چاکترین و باشترین و جوانترین و قەشەنگترین شوێن بێ. نوێژخوێنان کاتێک سەردانی مزگەوتەکە دەکەن هەست بە ئارامی و دڵخۆشی دەکەن و سەرسامن بە جوانی سروشتی مزگەوتەکە و ڕۆژانە چەندین هاوڵاتی سەردانی مزگەوتەکە دەکەن و لەگەڵ جوانی دیمەنەکانی مزگەوتەکەدا وێنە دەگرن. هاوڵاتیانش دەستخۆشی و سوپاس و پێزانینیان بۆ مامۆستای مزگەوتەکە هەیە. دەستخۆشی و پێزانینمان بۆ کەناڵی پەیام هەیە کە بەردەوامە لە پیشاندانی دیمەنە جوانەکانی شارەکەمان و بەسەرکردنەوەی یەکێک لە مزگەوتەکانی شاری سەی سادق و پیشاندانی ئەو دیمەنە سروشتیە جوانەی کە لە مزگەوتەکەدا هەیە و سوپاسی مامۆستا ڕێبوار دەکەن کە هەمیشە و بەردەوام لە خزمەت مزگەوت و نوێژخوێنانی مزگەوتا بووە. مزگەوت جگەلەوەی جێگایەکە بۆ ئارامبوونەوەی ڕۆح و کاتێک کەسێک لە دەرەوە سەردانی مزگەوت دەکات هەست بە جیاوازیەک دەکات لە مزگەوتەکانی تر. لە سەی سادق زیاتر لە 60 مزگەوت هەیە کە 27 مزگەوتیان وتاری هێنی تێدا دەخوێنرێت و نوێژخوێنان و هاوڵاتیان بە پێویستی دەزانن مزگەوت ژنگەیەکی جوان و سەرنجڕاکێشی هەبێت و گرنگی زۆری پێ بدرێت. مزگەوتەکان بە تایبەت پێویستەکە کە ژینگەیەکی ئاوا جوان و خۆشی بۆ دابین بکرێت، لەبەرەوە خەڵک دێت بۆ ئێرە جاری وایە خەڵک لە دوورەوەیەت ماندووە دێت لە ئێرە هەم نوێژەکە و عیبادەتەکەیش ئەکا هەم شێوازێکی جوانە و ئەبینی ئەو ئاو تاافگانە دێنە خوار و یعنی لایەنی ڕۆحی تێر ئەکا لایەن ڕۆحی ئینسان تێر ئەکات جگە لەوەی کە تۆ تاعاتەکەیش ئەەکەیت. بەڵێ زۆر پێویستە کە مزگەوتەکان ئاوا جوان بن ئاوا ڕازاوە بن. مزگەوتەکان ماڵی خوای گەورە و میرەبانن لەسەر زەوی و شوێنی خوداپەرستین بۆ موسڵمانان و لای باوەڕدەرانی گەل و نەتەوە جیاوازەکان باشترین جێگەی دونیان. سوەی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.